لە دوی شەشی 2030 گیرەیە تازابەر لە بووە لاری بێ حکومی لیگوتز کە بام بەردن ئەرەوەی ئیسلامیەت لەبەر گردی ئەرەوەی ئیسلامیەت لەبەر گردی دۆسیەی بێسەروشوێنانی سیاسی دۆسیەکە دەیان ساڵە دەستی پێکردووە و چیرۆکێکە و دوایی نایەت. بێسەروشوێنەکان کابوسی سەدان خێزانن کە تا هەنووکە بە ئومێدی گەڕانەوە و بینینەوەی ونبووەکانیان چاوێکیان لە دەرگای ماڵەوەیە. ئەوە 10 ساڵە پیاوی گیراوە خۆم 7 ساڵە پیاوەکەم گیراوە ئەندامی کۆمەڵی ئیسلامی بووە بێمنەتین لەو حکومەتە ئەگەر تاوانی هەیە برن ئەوە تاوانەکەیەتی مەحکەمەیکەن ئەگەر ئەو نەتاوان بارە ڕەمی بکەن ئەگەریش بێ تاوانە ئازادیان بکەن معنای نییە حتا ئیساوە چەند ساڵەوە 7 ساڵە ئێمە لە چاوەڕوانیدان 4 مناڵم هەیە. کارگێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامیە سەرقاڵی دۆسیەکانی نێو حیزبەکەیەتی یەکێک لە دۆسیە گرنگەکان کە بەردەوام لەسەر مێزەکەیەتی و بە دوواداچوونی بۆ دەکات دۆسیەی بێسەروشوێنبووانی کۆمەڵی ئیسلامیە کە خۆی دەڵێت ژمارەیان 6 کەسە و بەردەوام لە سۆراخی دیاریکردنی چارەنووسیاندان. تا ئەم لەحزەیە من قسە بۆ جەنابتانەکەم 6 کادری کۆمەڵی ئیسلامی لە هەردوو دەڤەری هەولێر و سلێمانی بێسەروشوێنن و هیچ سۆراغێکیان نییە و هەر ئەگەرچی ئەمە لایەنە پەیوەندیدارەکانی هەردوو لامان ئاگادار کردوتەوە لە مەسیری یاسە چارەنووسی ئەو بەڕێزانە تا ئێستا نەتیجەیەکی یەکلاکەرەوەمان دەست نەکەوتووە. ئەم دیاردەیە بەڕاستی ئەمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەدوایە ئەچین و بەردەوامیشین بۆ لە هەموو ئەو کۆبوون و سیاسیانە کە کردومانە لەگەڵ ئەو لایەنانە باسمان کردووە. ئەگەر بام لە دەرگا بدەت هەموو خۆشیەکانم بۆ دەگەڕێتەوە. تۆ بابت دیوە یان نەدیوە؟ ناوە نەدیوە. ئێستا زار پێشت تەواو کردووە. سەرۆکی پێشووی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانە قسە لەگەڵ منداڵ یەکێک لە بێسەروشوێنبووان دەکات کە ماوەی زیاتر لە 16 ساڵە باوکی بێسەروشوێنە و هیچ سۆراخێکی نییە. سۆراح عومەر ئاشکرای دەکات تا ئێستاش پرۆسەی بێسەروشوێنکردن بەردەوامە و هەفتانە چەندین کەس بەدەر لە ڕێوشوێنە یاسایەکان و لەلایەن هێزە فەرمی و نافەرمیەکانەوە بێسەروشوێن دەکرێن. لە هەرێمی کوردستان بەداخەوە گرتنی زۆرە مەلێ ڕفاندن بێسەروشوێنکردن تا ئێستا بوونی هەیە و بەردەوامیشە وەتوانم بڵێم هەفتانە چەند هەفتە جارە لە هەرێمی کوردستان کەسێک یا چەند کەسێک بێسەروشوێنەکرێن چارەنووسیان دیار نابێ بڕیاری دادوەر و بڕیاری گرتنیان نییە و هەموو ئەم پرسانش لە چوارچێوەی زیندانە نهێنیەکانی دەستگای ئەمنی باڵای ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانایە کە لە دەرەوەی هەموو چاودێری و هەموو لێپرسینەوە و هەموو یاسایەکە تەنانەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤیش ناتوانن ئەو زیندانانە بپشکنن کە زیندانی ئەو دەستگایانن و ئەوانەشی بێسەروشوێنن تا ئێستا جگە لەوانەی شەڕی ناوخۆ هەمویان لەو زیندانانە ماون و ئێستا لە هەفتەی ڕابردوو دۆسیە چەند هاوڵاتیەکی بێسەروشوێن کراو کە لە چەند هەفتەی ڕابردووە بێسەروشوێن کراون و چارەنووسیان دیار نییە ئاراستەی لیژنەی پەیوەندیدار کراوە بۆەوەی کە چارەنووسیان دیاری بکرێت. لە ساڵی 2015 لە وەڵامی پرسیارێکی سۆراح عومەر کەریم سنجاری وەزیری ناوخۆی کابینەی ڕابردووی حکوومەتی هەرێم داوای کرد سەرجەمی بێسەروشوێنەکان وەک شەهید تۆمار بکرێن. ئەمەش کاردانەوەی توند و بەرفراوانی کەسوکاری بێسەروشوێنبووانی لێکەوتەوە و داوای ئێسک و پرووسکی کوڕ و هاوسەرەکانیان دەکردەوە. حەقی خۆمانەوێ حەقی خۆمانەوێ لێتان حەقی خۆمانەوێ لێتان وەڵڵا دێم گشتانە کوزم لەسەر کوڕەکانم بۆ کوڕم هەبوو هەردووکتان برد هەردووکتان برد خواختان لێم سەریە کوا دیوەکان کوا مێومەکتەکانمان کوا مناڵەکانمان یا ئەڵڵا. لە هەرێمی کوردستان بەهۆی شەڕی ناوخۆ و کاریگەریەکانیەوە زیاتر لە 500 کەس بێسەروشوێن بوون بەهۆی بوونی هێزی چەکدار و زیندانی نهێنی لە دەستی حیزبە دەسەڵاتدارەکان و زاڵبوونیان بەسەر دادگا و یاسادا بەردەوام ڕێژەی بێسەروشوێنبووان لە بەرزبوونەوەدایە و هیچ کام لە لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەم بابەتە وەڵامێکی لۆژیکیان پێ نییە.
ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.